لە بیرم چۆتەوانی ئەوان لە بیریان ناچێتەوە کاکە. ئەم تازیێتانیە کاکەنگۆ؟ وەرە بابە تەعزیە تەواو بوو. خوای گەورە ڕۆژ بە ڕۆژ سەبووریاوە بە من. کەس ئەو خەبەرە ناخۆشە چ بوو داتە بگرێ. چۆن ماڵێک هاول کردم سەمەد، چۆن پارە و پولە پێنێشتم سەمەد. خۆیان نەمرم خۆ الله ئەکبەر. السلام عليكم. بسم الله. السلام عليكم. بەس بزانم چ لەناو ئەو مێشکەدایە توها مەشغوڵی ئەو ماوەیە. چ لەنا ئەو مێشکەمایە کە ئاواکەی سەر ئاوالیەکەی ئەڵی دەبلی. بۆ دەوامە چم بۆ دەوام بۆزم لێبێدا. ڕە دەوامی چ ئەوڕۆ جمعایە. گەرمەسات دووشەممە کاتژمێر 9 شەو